بینەرانی خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئیدامەی بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە ئیسماعیلی وەیسی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکومەتیتمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە ساڵۆگەری ئێترازاتی توودەیی ساڵی 96 و هەروەها قیامی 1401 کە واریدی چوارەمین مانگی ئێتراز و قیامی شۆڕژگێرانە دەبێت دژ بە جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، ئیسماعیلی وەیسی ئەگەر دەنگی منە بیسی خۆشاتی بۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆیەوە هەروەها ڕۆژی ئەحسامیشەوە بینێندەگا لە باقی ڕەفیقەکان کە دەستەنرکات پێش بدەم بەرنامە فەرموودە خزمەتتان. زۆر سپاس. ئیسماعیلی وەیسی وەکو ئاگاداری لە دەیمانگاین بە مناسبەتی ساڵۆگەری قیامی یا ئێترازاتی توودەیی ساڵی 96 و ئێستش کە لە چوارمین مانگی ڕاپەڕینی خەڵکی ئێران لە 1401 دژ بە جمهوری ئیسلامی جنبشی ئینقلابی ئەگەر بتەوێ شەباهەتها و تەشابوهای قیام یا ئێترازاتی توودەیی ساڵی 96 لەگەڵ ئێستا بەراوردکەی چ شەباهەتایەکیان بە یەکتریە و چ تەجاروبهایە لەم بابەتانەوە وەکو یەک نەزەریەوە بزانین. بەڵێ هەڵا ئیشارەت پێکرد لە دەیمانگ 1396 کە قیامێکی مردمی کە لەسەر ئەساس واقعیەتهایەکی عینی ئیجتیماعی ئەو شرایطێک کە موجودیت جمهوری ئیسلامی لەبێسا دەبات معیشەتی زیستیەوە لە زمینەهای متفاوتە کە تەحمیلی کردو بە جامعە ئەو وەختە قیامێکی واقعی ڕوویدا کە ئەو قیامە ئەگەر بێت و باسی بکەین ومانە عەلەیهی موجودیت جمهوری ئیسلامی وە بۆ ئەوەڵین جارێک بە تۆ ڕۆشتن مشخص کە مەسەن لە سەرتاسەیان حاکمیێتە جمهوری ئیسلامیە لە 100 شارە وەخت دەستگا بە ئێقتازاتی توودەیی عەزیم و عەلەیهی موجودیت جمهوری ئیسلامی کە زمینەکەیشی لەسەر بێسا مەسەلەی فەقر، فەلاکەت، نەداری، بێسا پەرزەندن حاشیەنشینی کودەکانەکان و خیابانی، بێسڵا کرێدان ڕەحەمژێن، بعد زۆباڵەگەردی، ئەو وەختە کارتۆنخابی، کوڕی و كل مجموعة مسائل كما سبق ومعلومتي كرشد احتياط أمانة مجموعة مسائل وكبيرستان موجودية جمهورية إسلامية بجامعة تحمل كدو معناها وروج دستدرج أحد لحل بابل كتواشاكي بتوا كجمهورية إسلامية كلزمينها متفاوتة دبال اقتصادي سياسي اجتماعي فرهنية كلمة مستقراري كتو معناها كبتواني بنوعي كموجودية خوي بيسا حفظ وإدامة بحاكمية السياسي النجيري بدالا أو جامعة دوای بێتەوە بە نەزەر من ئاگاهانە تەلاشێکرد کە بەدان برسیەتیدان بە جامعە چون بڵان یەک مەسەلێک مەشهورێکەیە لە جامعە بەشەر بەر لەوەی کە مەسەن کە واردە سیاسەت و مەجموعە مەسایلێک لەسەر جامعە بێت و ئەم جۆرەشتانە احتیاجی بە سەرپەنا و بە ئیسلامە خۆد و خۆراک است بەتایبەت بە خۆد و خۆراک لێنەوەز کە وەختی تەئمین بوو دەغدەغەی ئەمەی نەبوو دەسەکا بەوەی کە مەسەن بتوانێت دفاع لە حقوق اجتماعی ئینسانی خۆی کات مجموعة مسائل كله جامعة بقول معلومتي لتبعته جامعة وجودية لمناسبات وجامعة وجودية سومدانا بتواني كبحق ابتدائي وإنساني اجتماعي خوي استفادة ليه بقات شد بعد بيصلا مسألة بيصلا تأمين الزندگی و وقتا كل دستاورداي جامعي بشي ليه بعد من بيت ولبعد اجتماعي خو اجتماعي كي بيصا زندگی آزادانه و برابری خوی بید و هیچ جریانی که نتوانی لأمر بيصا أمر نهي كلا زندگی خصوصي أو كا بوشاشي واوكي بوشوا أنا كي جورشتانا أما أنا بيصا ولس بالنوع لبعد اجتماعي كا لسلح بيصا زندگی اجتماعي خوي بشر بتواني بيصا مستقيما دخلك دخيل بيت وسنوي سياسي اجتماعي إنساني خوي تعينيكات أما مثلا كفاء وشبه متى نظام الطبقاتي والجملة الجمهورية الإسلامية تلاشكا كبيصا أم مسألة بيصا فلا بيدان محلشيني فلا بيدان بقلاد بسياتي بنداري بنبوني بيصا بيكاري بس كاش روزا كبتواني أو جامعة بحقوق كات چون إنساني كبحقوقي مستأصل بيت باشا
کە بەخشە بەسیبێ مەستەسە دەبێت جاوە بە ئستیسال هەمدات منتا لە بەتن ئەو ئۆزاحواڵ و شایەت وەزاحوڵە کە جمهوری ئیسلامی لە نەهایەت بێسڵا قساوەتە کە ئەوەی کە بۆ کریا کە تەحملی کە بتوانێت جامعە مستەسەد کات کە لە تەغیر کە لە جامعشی بێتە بەرەوە دوایەوە ناوەمیدی کات و جزانە قیامە بێسا دێمانە 96 ڕوویدا لە 100 شارە کە بە تۆر واقعی کە بینی بوو بێسا کامڵەن محتەوایکی طبقاتی بوو بەخاتر بێسا سەرنگونی جمهوری ئیسلامی دەستپێکردن بە زندگیکی باش و ڕفا و ئاسایش و ئەمنیەتی باشی و بەشەر بێسا دەغدغەی تەمینە بێسا زندگی نەبێت و مناڵێک کە بەخاتەوە کە بێسا موبایلی نییە کە بتوانێت کە لەو ڕێگەوە کە بێزدا ڕێگەی دیرۆ مەساید ئاموزشی خۆی تاقیب بکات ومانە بەخاتر مەجموع مەسایدێک ترکە بێسا تەحمیل بوو بێت ومانە ئەوەتە ناچارن دەستدا بە خودکوشتەکەیەوە خانەوادە باوکایی کە مەسە کە ناتوانی کە مەسەن تەمین زندگی مناڵەکانیانکەن دەها نەفەر کاریگەر کە ئەمانە گشتی فاکتە لە زمینهای متفاوتە بێسا خوانیان کێشادات خودکوشیان کرد کە بە قوڵیاتی شەرمەندەیە بێسا ناتوانێت تەمین زندگی بێسا مناڵەکانیەکەن ئەمە دەغدغەیەکی واقعی بوو ئەمە قیام بوو بۆچە و بۆ ئەوەڵین جاری بوو کە لە بۆدێکی وەسیع عەزیم سەرتاسەری ئێرانە لە 100 شارە ئەم اعتراضەکریا ئەوەتە جمهوری ئیسلامی هاتە لەرزا و ئەویش بە شێوەهای متفاوت شەرمکردن دەست ناپارێزم دەستیدا بە سەرکوب و کوشت و کوشتارێکەوە کە لەو جامعە کە بەقەڵ معلومەتی کە بتوانێت بەقای خۆی حفظ کات و هەر لێ نابوو کە مەسەن خامنەیی کە لەو ئەوزا ئەحواڵیشتا کە مەسەن ئەقەمنینیان پێدا فروکەشیان کرد بە مەسەلە کوشت و کوشتاریانی کرد ئەوەتە ئیعلامی کرد ئیعلامی کە بێسڵا ئەم حرەکەتە فرە تونوتیژ بوو پایەگەل نظامی خستەینەوە و ئەشی وریابین چون ئەوان لێ ڕۆشن بوو خامنەی کە بێسا محتەوای طبقاتی است بەخاتر مەسلەی بێسا تەمینی زندگیە لە هەر بابەتێکەوە تأمين الزندگية مسألة معيشتية مسألة دغدغة بيصلا ابتدائي تري بيصلا خذوا خلاك أبو إدامة حياتها كبيصلا وأم مبنى أم مسألة بيصلا كارجل وزح أكثرية المردم زح مشون وهو خامني على ميك وثيشي وليات تبقي كارجلين شبكان كوميسكان كتلاشكن كارجل وأكثرية المردم كزحمتي جو متعبة كارجل كبيصلا من الشكل سازمان يعتمد لمحيط كذا بحكم بيصلا تبعي ونقش كده توليد اجتماعي لجامعة موجودة كوميست شبكان قال كان أول متشكل كان سازمان ينبن وبس جمهوري إسلامي حكومة إسلامي سنقول كان أما نشانه كيف تروشوا كواتبقاتية بلام شبابك كده تك بيصلا نودوش ونودو هذا شو أسويه كاز فإذا كامل إدامة يوم مسألة كاملا إدامة ومسألة كاملا الشبابك واقعية شبابك بس اعتراضك عظيم تودي اجتماعية كبيسلا لا هذا شو سوية لعودي كيف وسيعة لا مثلا دائما أنه دوشة لا سيشوا رجعت واني أصل إني كم فلوك أقبشني بيبدأ لأنه دوش يهلوها بعد حركة ده دو حبنو دوش بعد حركة كده بعدين كم مثلا بو متى أم هذا الشواس تواشا كنيسة وعدد بيصات شوال منيني بوجا حدود صوت واضح سيان دروج كبيصات إدامة يسومنا وجمهوري إسلامي جيش كبشرة متفاعل كلو بويا خامنئي كسيحة دوما بولتون كهك ريابو لجل تهيك ريابو بيصات بوني يقول أمني انتزاميا وتوي كمسينا كان بيصات فالما عندها سر كل جلال أصيان اللي يقول أساسيا كبيصات دسيان دا بقتل عام بشر دو جامعة وبقى حكومة إسلامية وتوي أشياء أغلب باليابان أو وقتها هنا كفلتنا دعاء بتوا أم السيلاوة كسرقة بمسلو أسانة نية كبيصلا دسبردال بيتوم جلشتانا وحتما ذي شكل أم نظامة بقول لا أساسا هنا كانت دلتيتو ونظام كان سندقون بيتو معنا أما واقعية كبيصلا أمش محتوى طبقاتيس وإدامة بيصلا دائما نودو ششة مردم مخاطب بيصلا دسيابي وآزادية بغفاها بزنيكي باشرة وقول يعوتي ولبال معيشة دس بيا كردن كل إمكاناتي كإمروجا لجامعة وجودية ومجال لبهرمان بيت لبهرمان بيت يكتب كاريجري كبخاطر وقول يعوتي نيتواني ابتدائي ترين إمكانات خوراكي خواتن بو خانوادەکەی تەمین کات ناچارن خودکوشی نەکات
أو وقتا كاريگەری کە بێسا دەستمۆزی چەندانەی مؤوقەت کە وەختێکی دەستمۆزەکە من پێ بە عنوانەوە کە جورعەت نەکەن غەڵەت مفت وا نەکەن بە عنوانەوە مفخرێ نەزمە ئەمنیەتی زیندانی کەن بازداشتی کەن ئەو وەختا وەسیقەهایەکی فرا وەکو شمشیرێکی دامەکوریەس لەسەری وەڵای بگرن کە احتراز نەکات ئەم جۆرە شتانە دوای بێتەوە ئەمانە وادار بە عەقەمنشینی کات واداریکەن کە بێساک بەشەر وەئەلجومڵە ئەکرێتن مردم ئەو جامە لە ئێرانە کە هاتنە سەمەیان کەوتمان بۆعدەکەی وەسیعترە محتەواکەی یەکێکە ڕیشەگەل و مەبانی ئەساسیەکەی یەکێکە لە 98ەوە کە تداوم پیاەکە هەتا گۆستەرە شیافتر ڕادیکالتر منسەجمتر و بەقۆڵ ماڵی وتی کە ئێدام بەنسبەت متشەکل و سازمان یافتەترە کە بۆ یەکە مەسن تواژەکەی جمهوری ئیسلامی بەتوا ئیمکاناتی و تەلاشی کە بەسا کە ئەقەمشینی پێدا بینێتە ماڵەوە دوای بێتەوە ئەبینین لە مەسەلەی حەجاب سوزانەوە عەدەم موجودیەت جمهوری ئیسلامی دوای بێتەوە کە وتمان ئەزانم کە موجودیەت جمهوری ئیسلامی بانی كل ئەم موسیبەتی لەسەر فەقر فەداکە نەدانی تەنفرۆشی پەرسەندنی احتیاط حاشیەنشینی بێسا زوباڵەگەردی کودەکانە کارە خیابانی بێتەمین بێ حقوق اجتماعی بێسا کوشت و کوشتاری ژنان نەک لە خودە لە كل منطقة لكل منطقة جمهورية الإسلامية بانيكا وذلك بيصا كموجودية بيصا إسلام السياسي كجمهورية الإسلامية نموذج أساسي بيصا حاكمية سياسية جنبش كثيف زد الإنساني زد الجن كل بيصا من الله دوای بێتەوە کەفکەسە خەتەرەوە و بۆیە کە ئەبینی کە تەکامڵ یافتەی کە لە بوادی وەسەتر و ڕادیکاڵ شدەتر و منسەجمتر و سازمان یافتەتر لە دەیمانە 96 لەم بابەتەوە شەفاعەتێکی کامڵن هینیەس بەیەکەوە و تەفاوتێکی ئەوەهای نییە و ئەمە مەسەلەیەکە بەوردی بە ڕیشە و ئەساسی ناڕزایەتی و ئەترازاتی دەیمانی 96 و نقطە عەتفی تاریخی و ئیجتیماعی لە ئیدامەکەی بۆتە ئەم جنبشە ئینقلابی جاریەی ئێستا لە ئێرانە تاکیدت کرد بەڵام جەماعەتێک یا عیدەیەک یا بۆچوونێک ئاوا بەیانەکەن ئاوا باسەکەن کە دەیمانی 96 زۆر ڕیشەی تەبەقاتی و بەئیسا مەعیشەتی و زیندگی بوو وەلی ئەم جوڵانەوە و ئەم ڕاپەڕینەی ئێستا سرفەن گوایە لەم ڕیشەی تەبەقاتی و ئەمە بڕاوە دوورە فقط بۆ سەبکێکی ژیانی تازەدا ئەمە چەندێ واقعیە ئایا واقعاً ئەم ڕاپەڕینەی ئێستا کە واردی چوارەمین مانگی خۆی بووە لە هەموو شتێکی جمهوری ئیسلامی و فەلسەفە و ئیدۆلۆژی و جەهانبینی ئیسلام گوزەراوە و ناوێتە ژێر پەیبەی ئیزافەیەوەی کە خەهانی ئازادی و ڕەفا و ئەمنیەت و ئاسایشە ئەمە واقعاً فقط بۆ سەبکێکی ژیانە چەندێن بۆ چوونە دروستە ئەدانیشون قسەی شرت و پرتەکەن باشە کە من تەوزیح هەمدا بۆیە کە لە ئەوە قسەکانمەوە کە باسمنەوە کرد کە بەێسڵا شەواهەدێکی واقعی کە بەێسڵا کە وجود یەسوێم جۆرەشتانە بێسڵا خێزیش ئینقلابی کە هەر لە جریانەکە لە بێسڵا شاری 1401ەوە ئەمساڵەوە کە دەستی پێکردگەوانە کامڵەن دەتداوام بێسڵا خێزشێکی بەقڵای ئەساسێکی تودەی عەزیم اجتماعی وکەوی لە محتەوای خۆی تەبەقاتی بێسڵا ئینقلابی بوو بێسڵا تەبەقاتیە وەریشە ئەساسیەکەی بێسڵا مەسەلەی فەقر و فەلاکەت و نەداری بێ حقوقی و ئەمانەسە کە بێسڵا جمهوری ئیسلامی تەحمیلی کە کەمونی شەرم پێکرد ئەوە کە لە ئێتباتێک مەسەلەی سەبک زیندگیە بێ لەسەر ئەم قەزیە بڵێن جەماعەتێکن لە ئیسلاح تەڵەبان و بێسڵا جەریاناتە بێسڵا ڕاست کە تەداشیانە و مەجموع مەسایلەسا کە بەنەوەیەک کەم ئەهمیەتی کەن دەست بێسا بەنەوەی کە مەسەن کە تودێ عەزیمێک کە بەقەڵات هێشتا بەنەوەی خاموشن منتا لەبات فکری و ڕۆحیڵەوانیەوە لەگەڵ ئەم ئینان تەلاش بووتە باشن تەلاش بوو تەحەوڵ دەگەڵم جنبشە بێسا ئینقلابیە لە جامعەت بۆ سەرنگونی جمهوری ئیسلامی کەمایانە هەن منتاوەکە بەعنوان نیرویکی مادیتر کە بێنەمایان سازمانی یافتەتر کە بێستا لە بۆدێکی میلیۆنی ترا وادە دەبێستا ئێبراز وجودی ئیجتیماعی من هێشتا ئەمە نییە ئەمە خۆ ممکنە ئەتووری کێشێت و ئەوان جریانات ڕاست
بێستا متفەکرینیان ئۆتاقفەکانیان ئەزانن کە بێستا ئەمە بەرەو کوێ نەچێت کە بۆیە بەرەو کوێ نەچێت وجیان سەرنگونی جمهوری ئیسلامی کە بێستا کە ئەساس زندگی ئەم جنبش ڕاست کە بێستا ئەوەی کا لە حاکمیەت ئەوەی کە بێستا بەناو ئۆپۆزیسیۆن وجودیەت ئەوەی کە بێستا هێشتا لە دەبێت پەرتگایەتە جمهوری ئیسلامی وێساگەوە بێستا ئیستثمار و چەپا و سوود و سووداوەری و سوودەکەەوە جامعە بە شێوای متفاوت بە ئێستا ئینن دەخیلن شەریک نەمانە گەرەکیانە بەنەوە هینیکەن کە ئەمێتی بند پێ مەسن دانی مرتەجا جارێکەوە قسەیە کردومانە من لە شوێنێک ئابوو لە گۆشێک و لە قاوەنگانیش بوو دوان قسەیە کردومانە کە من گەرەکردە وەر کوردیش بووت واقعا بەحسەکەی بوو کە مەسەنی نەبوو ئەتەوەشا کە مەسە مناڵان مەدارە ساتنە خیابان قساکەن بە قڵیاری ژیان ئازادی دوای بێتەوە کە ئازادی بەرابەری ڕفا قسەی ئەماکەن وەسە شتێک کایەکلێکن وەکو مناڵێک کە مەسەن چۆن کایاکەن و جۆرەشتانە ناف بەناو ئەیکەینە بەناو ئەیکە ئەوەی تەڵقینەکرد کە باخکەشی کەوەتێکە مەسەن کە ئەو مەسەلەکە دێبەر کە بەزە ئازادی بەرابەری ڕفا عمومی من بەر جمهوری ئیسلامی مەجموع مەسائلی کاوە کە مەسەن کەینەکات و جۆرەشتانە کە ئینەکرد بەسا بەڵان کایەکلی گەرەکی بیکات مەسەن بێ ئەهمیەتی کە بێرشی کات و ئەوانی چەزانن ئەوە مەسەلە سەبکە زندگی مەگە سەبکە زندگی چێت مەڵاو ئاخوندێک کەدانی گەرەکی بێسا سەبکە زندگی کە 1400 ساڵ لەوە بەر بە جوانان ئیمڕۆژە تەحمیل کات بە ژنان تەحمیل کات بە ئینسانەکان تەحمیل کات کە تەواو تەلاشی کرد لە ماوەی 40 ساڵە کە بێسا بێحقوقی ژن نەهاتنە بکاتەوە فرودەستی ژن نەهاتی نەکاتەوە ممکن نەبووە ئەقەماتی سونەگەری کە لەو جامعاز کە بەقۆڵ تەحمیلی کا بە جامعابی نەهاتینێ کاتەوە بۆی ممکن نەبووگە و بۆیە کە مەسەن لە ئەوەی حرەکەتێکا لە 1401 ئەم انقلابەکە ئەم جنبش انقلابیەکە بەسەر پایینە ژنان دەستیان کرد بێستا بە حجاب سووتان کە بڵوای من جنبش دفاع دۆخۆژن جنبش بێستا ئازادی ژێن لە حەڤەیە 1957ەوە کە شکلی گرگان نقطە عەطفێکی واقعی بووگا و مووی دەماغی واقعی و عەلەی مەوجودیەتی جمهوری ئیسلامی عەلەی موجود بۆیە کە تواو تەلاشی کە مەسەن کەوتیا رووسیا تووسری کە خاکرین ئەسلیەکەی کە گەرەیەکە بەشی عەزیم لە ژنان کە بەش عەزیمیشی کاریگەر ئەحمەد کێشە بێستا فرودەستیەکەی نەهادینە بکاتەوە کە بە شێوایەتە خۆی تەحمیل کات بەجاوب ممکن نەبووە سەبکردنی جوانی کە مەسەن موجودیەت گەرەکی نییە بەقۆڵ حتا خۆیەکی لە مەڵاکان بەیەکی لە مرتەجەترین ئاخوندەکانی کەویش کە هەمپاڵی خۆی وتی تۆ مەردووی نێچی بۆ باش بە تۆ چۆن گوتیکە جەهان میکیانیکیگا مەگە کراس بیاسی کەمان بەدەم ژنان گەرەکی بەستا محەجەبە نەوێت حەجاب نەدا بەسەریە تۆ گەرەکتە بۆ بەهەشت بچی بەهەشتێکی قۆڵ چێت ئەگەر بە تۆر واقعی ئەگەر بەهەشت حەقیقەتی وایت باشە مطمئن بە مەدمەشی مطمئن بێت هیچ جنبشێکی مەسەبی هیچ جرانێکی مەسەبی کە بێسا ئاخوند و پاپ و بێسا خاخامێک قەتعەن ڕێگەی بەهەشتی نیشان نادا بە مەردم دڵوەکەن جەهانی کەمە مردمی کە مردم گەرەکی بێسا ئازاد بێت جلوبەر خۆی ئازاد بێت پۆشی ئازاد بێت دین مەسەب لە دەوڵەت جیا بێت داوێتپەروەری جیا بێت لە بێسا مردم حقوق ئیجتیماعی ئینسانی کات حالەتی خصوصی مردمان کات ئەمەی سەرکردە زندگیە ئەو گەرەکی بچێت سەر خۆی بە دیوارە جوانی ڕۆژە گەرەکی نێت سەر خۆی بەدا بە کە جمهوری ئیسلامیە زانێ کە لە ماوەی 44 ساڵە ئەکسەریەتە مردمەوە جامعە ئەو سەبک و شێوەیە زندگیە کە واو گەرەکی بووگا بێستا قبوڵی نەکردگا و بۆیە کە مەسەن تەلاشیەکە بە زۆر بە کوشت و کوشتار بە ئەعدام تەحمیلی کات نا ئەمە سەبکە زندگی حەقە بەشە گەرەکی شێوەی جلوبەر خۆی شێوەی زندگیکردن خۆی شێوەی ئامۆژی کە مەسەن وا گەرەکیە کە بێستا چۆن هەسە و نیشتاکە خۆی هینی کات نەک ئەوەی کە بێستا مرتەجعین جنبشێکی بێستا سیاسی کە جنبش ئیسلام سیاسی لە حاکمیەتە بێ تەحمیلی کات ئەبێ 45 سان ڕیشت 25 سان ڕیشت بێت ئەشوا بێ ئابۆ عەوام دەی بەسەرتان و جۆرەشتانە نایکە تۆ خۆت گەرەکتە حەقت نییە و ئەزانن کە بێستا مردم تەسلیمیان گە بە سەرنگونی جمهوری ئیسلامی و سەبکێکی مۆدرن حقوق اجتماعی ئینسانیە ئەو وەختە بیچرن و لەپاڵ بێستا لەبار ئیمکانات اقتصادیەوە معیشەتیەوە ڕفاع عمومی بێت و تەئمین بن حەقە بەشەرە و بەقەڵ یاوتی قسەی بێ جێگاکەن گەرەکیان ئەم ڕادیکالیزمە بەنەوەی پاشەکشە پێ بدەن کە بە هیچ جێگەی ناگەین
هەروە کەوتیانەکە بێسا ئوسول بۆلا بێسا دەوران ئێوەگەن تەواو بووگە بشتە کنارەوە و ئێمەش حکوومەتی ماگەرەکە خۆمان لە سەروی سیاسی خۆمان دەخەڵکن ئازادی بەرابەری ڕفاع و میدە جامعە بتوانین متاقب بێت. زۆر سپاس بۆ تەوزاکان لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییە بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکان بینەری